لە درێژەی کار و چالەکەیانی سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری ئەمڕۆ کۆتا قۆناغی قیری جادەی دووسایی دیگەڕەکی نەورۆز تەواو دەبێ و بۆ سبەی دەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە و هەروەها هەر ئەمڕۆ دەستەکەین بە قیرتاوکردنی دووسایی دیێشکەوتی داری خلە شایانی باسەکەم هەردوو پرۆژەیە لەسەر ئەو بودجەتانێکەوە تەرخان کراوە لایەن نووسینگەی بەڕێز جێگەی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کاکوبات کە وەکو شیرینیەک دابینی کردو بۆ قەزای ڕزگاری و بەردەوامە بین لە جێبەجێکردنی سەرجەم ئەو پرۆژانەکەوە بەڵێنماندا بوو لە ماوەی ڕابردووە کە جێبەجێ بکەین. شایانی باسەکەەوە ئەم جادەیە نزیکەی 150 مەتر دووساییدە و جادەگەی نەورۆز نزیکەی 430 مەتر دووساییدە. بودجەی هەردوو پرۆژەکە خۆی دەگرێتەوە ئەویانە بە 370 ملیۆن دینار و ئەمەشیان بەهای 160 ملیۆن دینار و هەوڵە دەینکەوە لە ماوەیەکی زۆر نزیکدا ئەو شوێنانێکەوە بەڵێنماندا بوون لە گەڕەکی ئاوباریک و لە گەڕەکی گەرمیان هەروەهانە دەستەکەین بە ئیشوکار و بەردەوامە بین لە قیرتاوکردنەوە.